دەستەی داکۆکی لە مافەکانی خەڵکی ئەورامان هۆشدارێکی دیکان بە حکوومەتدا و ڕایان گەیاند خەڵک و زمان و کەلتوری ئەورامان لە بەردەم مەترسی گەورەدایە و ناوچەکەمان لەلایەن دەسەڵات و چەند سەرمایەدارێکەوە ڕوبەڕووی لە ناوچوون بووەتەوە. مۆڵەتی حەو ڕۆژیش دەدەین تا لایەنە پەیوەندیدارەکان بە دەم داواکان و گرفتەکانی خەڵکەوە بێن و لە ئەگەری بەدەمەوە نەهاتنی داواکاریەکان ڕێگای مەرزی تەوێڵە شۆشمێ و سەرجەم ڕێگا بازرگانیە لاوەکیەکان پەک دەخین. یەکەم، زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا سەرەڕای ئەوەی ناوچەکە ناوچەیەکی گەشتیاری و خەڵکێکی زۆر ڕووی تێەکە، هاوکات ڕێگای بەشێک لە ئاڵوگۆڕی بازرگانی و هەروەها ناوچەیەکی سەخت و شاخاویە. بەڵام جێی داخە لە 24 کاتژمێردا تەنها 8 بۆنە کاتژمێر کارەبا بۆ ئەم ناوچەیە دابی نەکرێت. دووەم، چاکردنی ڕێگای سەرەکی تەوێڵە گردی گۆ لەگەڵ ڕێگا لاوەکیەکانی ناوچەکە، ئەمەش لە کاتێکدایە کە بەوتن بەڵێن و بودجەی بۆ دابین کراوە و لە ئەرزی واقعدا ڕۆژ بە ڕۆژ ڕێگاکە خراپتر دەبێت و هیچ هەنگاوێکی کردداری بۆ چاکردنی ڕێگاکە نەنراوە. سێەم، دابینکردنی پزیشک و دەرمان و پێداویستە تەندروستیەکانی ناوچەکە، بەداخەوە هاونیشتیمانیانی ناوچەکە ڕوبەڕووی گرفتی مەترسیدار بوونەتەوە بۆ چارەسەر دەبێت ڕوو بکەنە شارەکانی هەڵەبجە و سلێمانی. لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا لە ناحیی بیارە دەستەی داکۆکی لە مافەکانی خەڵکی ئەورامان داواکاری بۆ باشترکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان، لەوانە زیادکردنی کاتژمێرەکانی کارەبا، چاکردنی ڕێگای سەرەکی تەوێڵا گردی گۆ و چاکردنی ڕێگەلاوەکیەکان دووپات کردەوە و داوای دابینکردنی پزیشک و دەرمان و پێداویستە تەندروستیەکانیشیان بۆ ناوچەکە کرد. بێدەنگی تر بشکێنین، ینی بەسە، ینی خەڵکی ناوچەکە بە هەموو شێوەیە پشتگوێ خراوە. جا لەبەرەوەی ئێمە ئەمانەوەی لێرە وەکو ڕاستڵەکینێک بۆ تەواوی هەورامان ئێمە یەکێک لەو لە پەیامەکەشە هاتووە کە زۆربەی بێت خزمەت گوزاریەکانی ئێرە کە خزمەت ناکرێ خەتای خەڵک و خەتای ئەو کەربەدەستە هەورامانەیە کە وەک بڵێ دەسەڵاتیان هەیە وەک بڵێ نەیانتوانیوە وەک پێویست کار بۆ ناوچەکەمان بکەن. ئێمە پێماوە هەفتیوی کاتمادان بە حکوومەتی کە بێ وەرە بەڵێنیوی تەمامی 100% و بەڵێن و کە بەڵێن بۆ یعنی قەناعەت ماف نەکەر و کە ئانی ئێمە داواماکردنی بلا بوار و جێبەجێکردەوە. ئەگەر ئینە نەبی ئێمە شەمەی ئایندە هەرچی یاگەنە ئیجادەیە بەسمێ بە هیچ جۆری وەجادە لاوەکیەکە تەریج کە هاتوچی بازرگانیش نەکری و ئایشاش پەکە وزمێن مازمێ تاوەکو جێبەجێکردن و داواکاریەکەمان ڕاکی مەکەرمەوە. ئەمە پێمان وایە لە دوای ئەم بەیاننامەوە پێویستە هەڵویستێکی جدیمان هەبێ کە خۆی لە چەند داواکاریەکە بینیتەوە لەوانە داخستنی ڕێگەی مەرزی شوشمێ و هەروەها خۆپیشاندانی سەرتاسەری خەڵکی ئەم ناوچەیە. خەڵکی ئەورامان مۆڵەتی حەوت ڕۆژیان بە حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێمی کوردستان داوە تا بەدەم داواکاری و گرفتەکانیانەوە بێن، وەک خۆشیان دەڵێن لە ئەگەری بەدەمۆناتنیان ڕێگەی مەرزی شوشمێ و سەرجەم ڕێگا لاوەکیە بازرگانیەکان پەک دەخەن. جارێکی دیکە خەڵکی ئەورامان بە تایبەت دانیشتوانی ناحیی بیارە هۆشداری بە حکوومەت دەدەنەوە لە دەستپێنەکردنەوەی پرۆژەکان و خزمەتگوزاریەکان، جارێکی دیکە ڕێگای مەرزی شوشمێ دادەخەن و هاتوچۆ لاوەکیەکان و ڕێگا سەرەکیەکان پەک دەخەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی بیارە.